بسم الله الرحمن الرحيم. مسلمانانی خۆشەویست، ئەم باسەمان ئەم شەو لەسەر ئەو شتانەی کە سونەتە لە دەشەوی کۆتایی ڕەمەزانە بکرێ کە پێی ئەوتێ لەیلەتول قەدر و ئیعتیکاف. عایشە ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە شەو ڕۆژی ئەخیری ڕەمەزانە ئەوەنە خۆی مانووە کردووەنە عیبادەت کرد، لە هیچ کاتێکیکە ئەوەنە خۆی مانوو نەکردووەنە عیبادەتی زۆری نەکرد. ئەو شتانی کە سونەتن لە شەو ڕۆژی ئەخیری ڕەمەزانە بکرێ، یەکەم ئیعتیکافکردنە لە هەر شەو ڕۆژەکە. ئیعتیکاف واتە چوونە مزگەوتەوە بەنێتی عیبادەت هەر لە شەوی 21 ڕەمەزانەوە تا ئەو ڕۆژەی کە بەیانیەکەی جەژنە و کۆتایی ڕەمەزاندی، بە شەو بە ڕۆژ هەر شەو ڕۆژەکەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم وای کردووە. عایشە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم هەموو ساڵێک ڕۆژی ئەخیری ڕەمەزان تا وەفاتی کرد، ئیعتیکافی کرد، دوای خۆشی هاوسەرەکانی و خێزانەکانی ئیعتیکافیان کردووە. و ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە هەموو ڕەمەزانێکا 10 ڕۆژ ئیعتیکافی کرد، ئەو ساڵی کە وەفات بکە 20 ڕۆژ ئیعتیکافی کرد، 20 شەو ڕۆژ ئیعتیکافی کرد. سونەتێکی تر، عیبادەتێکی تر لە شەو ڕۆژی ئەخیری ڕەمەزانە سونەتە شەو نوێژ و تەراویحەکەیەتی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عەلەیه وسەلەم من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. رواه البخاري. هەر کەسێ شەو نوێژ و تەراویح بکە پاڵنەرەکەی ئیمان و چاوەڕوانی پاداشی لای خوا بێ، خوای گەورە لە گوناهەکانی پێشووی خۆشە بێ. ئیبن ڕەجەبی حەمبەلی ئەفەرمێ قیامی لەیلەتول قەدر مەبەست پێی ئەوەیە تۆ هەڵسیت و بە شەو نوێژ کاتەکە بەسەر بەریت و شەوەکە بە زۆری تیا شەو نوێژکەی. خاڵێکی تر، عیبادەتێکی تر کە گەورەیە، دوعا و پاڕانەوەیە لەو شەوانی قەدرا. عایشە ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ عەرزی پێغەمبەرم کرد ئەگەر من کاتێک وامزانی کە شەوی لەیلەتول قەدرە و تووشی شەوی لەیلەتول قەدر هاتم چ دوعایە بکەم؟ فەرمووی بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. خوایە تۆ زۆر لێخۆشبوونیت پێ خۆشە، دەی لە من خۆش بە، دەی عەفوم کە و قەڵەمی عەفو بەسەر تاوانەکان و گوناهەکەمە بێنە. سوفیانی ثەوری کە زانایەکی گەورەیە ئەفەرمێ لە شەوی قەدرا دوعا بەلای منەوە لە نوێژکردن گەورەتر و سونەتترە. چوارەم و عیبادەتێکی تر ئەوەیە کە هەر کەسێ لە پیاوان و ئافرەتان کە خۆیان هەڵەسن شەوانی قەدر و ئیعتیکافەکەن، مناڵەکان و کچ و کوڕەکانیشان بەخەبەر بێنن. عایشە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم کە شەوی ئەخیری ڕەمەزانە هات، خۆی گورجە کردەوە، شەوەکانی زیندووە کردەوە، ماڵ و مناڵیشی بەخەبەرە هێنا، واتە ئەوانیشی ئاگادارە کرد کە واوکو ئەوانش هەڵبسن عیبادەتی تیا بکەن. و عەلی ڕەزای خوای لێبێ فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە شەوی ئەخیرا ماڵ و مناڵی بەخەبەرە هێنا، گەورە و بچووکیان ئەوەی کە بیتوانێ نوێژکە خەبەری ئەکردنەوە کە ئەوانش شەوانی قەدر زیینوکەنەوە بە عیبادەت بەسەری بەرن. و عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ لە شەو نوێژی ئەکرد ئەوەنەی بیتوانایە تا ئەگەشتە نیوەی شەو ئەنجام ماڵ و مناڵی ئەیوو هەڵسن نوێژ بکەن وەم ئایەتەی بۆ خوێندنەوە وەأمر ئەهلەکە بالصەلاة وەستەبیر عەلەیها. خاڵی پێنجەم و کۆتایی، ئەگەر ئینسان بۆشی نەکرا کە ئەبێ هەموو نوێژەکان لە مزگەوت بە جەماعەت کا بە تایبەتی بۆ پیاوان، ئەوە بەلای کەمەوە نوێژی مەغریب و عیشا بە جەماعەت بکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عەلەیه وسەلەم هەر کەسێ مەغریب و عیشا بە جەماعەت کە هەتا مانگی ڕەمەزان تەواو بێ، ئەوە بەشێکی باشی لە لەیلەتول قەدر بەدەست هێناوە بۆ خۆی. و ئیمامی شافعی فەرمێ هەر کەسێ عیشا و بەیانی ئامادەی جەماعەت بێ، ئەوە بەشێکی گەورە و باشی لەیلەتول قەدری بۆ خۆی مسۆگەر کردووە. ئەمە بە کورتی ئەو جۆرە عیبادەتانە بوون، ئەو شتە سونەتە گەورانە بوون کە واوکو موسڵمان لە شەو ڕۆژی ئەخیری ڕەمەزانە بیان کە لەسەریان بڕوا. بە ئیزافەی قورئان خوێندن، چەند بتوانێت قورئان زۆر بخوێنێ، ئەوش بەڕاستی عیبادەتی گەورەیە و لەسەروی هەم عیبادەتەکانوێ کە ڕەمەزان خۆی مانگی قورئان و نازڵبوونی قورئان و دابەزینی قورئانە کە گەورەترین مانگە خوای گەورە هەڵی بژاردوو بۆ نازڵبوونی قورئان تیا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.